سڵاوتان لێبێت لە دڵی کوردستانەوە بە دیاریکراوی لە قەڵای کەرکووکەوە لەو شارەی کە ناسنامەکەی کوردستانیە بەڵام بە بێ جیاوازی دڵی بۆ هەموو نەتەوەکان کردوتەوە. ئەمڕۆ لەم خاکەی کە بە مێژوو بە جوگرافیا بە سروشتیشەوە کوردستانیا گفتوگۆ لەگەڵ گەنجێکی ڕوحسوک دەکەین لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عراق و ئەو پێکەوە ژیانەی لەم شارەدا هەیە. منەڤاڵ داودیم تەمەنم 19 ساڵە خاوەنکارم دانیشتووی شاری کەرکووکم یەکەم جار دەنگ دەدەم بۆ پەرلەمانی عێراق. کاکە ڤاڵ پێم بڵێ بزان بۆچی ینی لە کەرکووک ئێرەت هەڵبژاردبین بۆ ئێرە؟ نازانین خان ئێرە یەکێک بوو لەو شوێنانەی کە زۆر خراببوو لە ڕۆی خزمەتگوزاریەوە ئەم شەقامەدا خراببوو و کاسبکارەکان لەسەر شەقامەکە کاریانە کرد و زۆر پیس بوو. لە دوای گۆڕینی پارێزگاری کەرکووکەوە ئەم شارە نوێگەری زۆری بەخۆی بینی یەکێک لەو شوێنانش ئێرە بوو کە ئەیبینیت بازارەکە زۆر ڕێک و پێکتر کراوە شەقامەکە جوانتر کراوە. بازاری سەرپردەکەی پێڵێن؟ بەڵێ ئێرە بازاری سەرپردەکەی پێ دەڵێن. جوانترین شت لە کەرکووک لای تۆ چییە؟ جوانترین شت لای من لە کەرکووک ئەوەیە کە ئێستاکە بۆ مناسمانەوە بازارەوە لەگە برایەکی عەرەب و برایەکی تورکمانم زۆر بە ئاسانی جموزۆڵەکەین کارەکەین و قساکەین و هیچ کێشەیەکمانە. لەم شارەی خۆت قەت هەستت کردووە بە هاوڵاتێکی پلە دوو تەماشاکرێت؟ نەخێر من ڕەنگە لە ماوەیەک بەهۆی هەندێک کێشی سیاسیەوە ئەو شتانە ڕوویدا بێت بەڵام لە ئیستەیە و لەم کاتەیە ئێمە بیرەکەینەوە کە هەمومان لەیەکین بەبێت جیاوازی نەتەوە لەبەرەوەی هەمومان کەرکووکی. باشە خۆت بە هەڵبژاردن ئامادە کردەوە؟ بەڵێ بێگومان. هەستت چۆنە یەکەم جارە کارتی دەنگدانت هەیەەوە چی دەنگ دەدەیت؟ هەستێکی زۆر چێژ بەخشە بۆ من لەبەرەوەی پرۆسەیەکی سیاسی مەدەنیە منیش وەکو تاکێکی کۆمەلگا مافیەوەمەیە ئەو کەسا بژێرم کە ئەبێتە دەنگ و ڕەنگی من لە نێو پەرلەمانی عێراق. ئەگە من نەچوم بۆ دەنگدان کەسێکی دیکە لە جێگەی منەڕات کەسێکی دیکە داهاتووی من دیارەکە و ئەو کەسە دیارەکە کاتێتە پەرلەمان بۆ خۆم دیاری نەکەم. هیچ برادێکت هەیە ینی ڕۆژانە قسەی لەگەڵ بکەیت پێت بڵێ بایکۆتی هەڵبژاردنم کردووە دەنگ نادەم بۆی بزانم ینی تۆ کە گوێت لەم قسانە بێ چ ئامۆژگاریەکیانەکەیت؟ دوێنێ باسی ئەو بابەتمانێک لەگەڵ هاوڕێکمان وتی من دەنگ نادەم لەبەرەوەی باوەڕم بە پرۆسەی بەڵێ باوەڕم بە پرۆسەی سیاسی نەماوە لەم شارەیە. منیش ئەوم پێوت وتم ئەگەر ئێمە نەچین بۆ دەنگدان کەسێکی دیکە لە جێگەی ئێمە ڕات و کەسێکیش دیاریەکات. گەنج بۆچی ناومێدەلەوەی بەشداری لە دەنگ ئێمە ڕووداوی زۆر ناخۆشمان بینی لەم شارەیە کە زۆر خەمناک بوو زۆر کەسمان لێ شەهید کرا لە هەموو نەتەوەکان نەک تەنها کورد. بەڵام کەرکووک جیاوازە لە هەموو شوێنێکی دیکەیانی بۆ دەنگدان. ڕاستە خەڵکەکەی ئێمە زۆر ناومێد بوو لە بابەتە سیاسەکان بەڵام من پێم وایە هێشتا ئەمەلێکماوە و دڵنیاشم پرۆسی سیاسی لە عێراق زۆر بەرەو پێشەچێت. پێم بڵێ بربژێری خۆت چۆن دیارەکەی بۆی دەنگی پێ بدەیت؟ من بربژێرەکەم لەسەر دوو بابەت دیارەکەم یەکەمینیان کە لای من گرینگە هەندێک کێشە کەوتۆتە نێوان نەتەوەکانی شارەکەم ئەو کێشانە ئاسایی بکەنەوە هیچ جیاوازیەک نەمێنە چۆن ئێستاکە بیرکردنەوەی من بەو شێوازەیە کە کورد و عەرەب و تورکمان هەمووی هاوڵاتی پلەیەکی ئەم شارەیە ئەمەوێت ئەو کەسێک کە ئاچێتە پەرلەمان هەمان شت جێبەجێ بکات بتوانێت پەیوەندی نێوان نەتەوەکان ئاسایی بکاتەوە. ئەمە بە پلەیەک. پلەی دووەم ئێمە لەژێر ئەم پردا ئاوێکمان هەیە پێی دەوترێت خاصە لە ئیستای ئاوەکە داخراوە لە ساڵانی نزیکی نەوەتەکانەوە ئاوە نەماوە کراوە بە بەنداوی خاصە. من ئەو کەسێک کە دەنگی پێدەم ئەم بەنداوە بکاتەوە ئەو ڕووبارەکە دووبارە بکەوێتەوە ڕێگا و لەگەڵ ئەوەشە شوێنی گەشتیاری لەسەر ڕووبارەکە دروست بکات. خێزانت تا چۆن ڕۆڵیان هەیە لەوەی کە تۆ بربژێرێک دیاری بکەی فەرموو؟ وەکو ماڵەوەی خۆمان و خێزانی ئێمە گەنجێکی یەکەم جارە دەنگ بدەی ئامۆژگاری ئەوان چی بۆ تۆ؟ ئێمە لە ماڵەوە بەو شێوازە پەروەردەکراوین کە بەڵێکانمانی خۆمانە و نەخێرەکانانی خۆمانە واتە ئەگەر ئێمە قەرارێک بدەین ئەبێ قەراری خۆمان بێت تەنها ئەوان ئامۆژگاری ئەومان دەکەن ئەگەر دەنگ بە هەر کەسێکە دەن بیدەن بەڵام با دەنگەکەتانی خۆتان بێ و لەسەر بنەمایە کەڵی بشێرن نەک تەنها دەنگدانێک بێت کە بەهۆی جۆش و فرۆشێکەوە بیدەیت. باشیانی دەنگ بە بربژێری جیاواز ئەدەن یان هەمووتان دەنگ بە یەک بربژێرە؟ هەر کەسێک لە ماڵی ئێمەیە ئازادە کە دەنگ بەکێدات. ماڵی ئێمە وەکو وڵاتێکی جیاوازە ڕەنگە هەبێت بڵێ من دەنگ نادەم ڕەنگە هەندێک بڵێ دەنگ بەم لیستە دەم ڕەنگە هەندێک هێشتا خۆی یەکلای نەکردبێتەوە بۆ شێوازە. باشە ئەگەر لە ماڵی خۆتان ینی باوکت نەیەوێ دەنگ بدات چی پێ ئەڵێ وەکو گەنجێک کە هێندە بە پەرۆشی بۆ دەنگدان و بۆ بەشداریکردن باوکتەڵی؟ من هیچ شتێک پیشان نادەم بە باوکم جگەلەوەی کە یەک ڤیددیۆیەکی 16 ئۆکتۆبەری هێنم و پێی پیشانەدەم ئەڵێم ئەگەر دەنگ نەدەینەوە جارێکی دیکە مێژوێکی وا تۆمارەکەینەوە. باشە پێم بڵێ ئەو بەشبژێری دەنگی پێ ئەدەی
لیستەکەی بۆت مهمە یان کەسایەتی خۆی بڕوانامەکەی یان بۆت گرنگ ئەو کەسەی دەنگی پێدەی بزانیت چ مێژوویەکی هەبووە لە کەرکووکە ئەو کەسی کە دەنگی پێدەم پێویستە پێشتر لەم شارەیە لە شوێنێک خزمەتی کرد بێت بۆ ئەو خزمەتە شایانی ئەوە شایەتی ئەوەی بۆ بدات کە ئەم ئەتوانێت ئەو بڕیارە ئەو بەڵێنانی کە ئیدات بیکا بە بڕیارێک و جێبەجێ بکات ئەمە بە پلەی یەکەم بە پلەی دووەم وەکو لیستەکەی من پێم خۆشە لە لیستێکی نوێ نەبێت بەڵکو لە لیستە کۆنەکان بێت ئەمەیان بۆیەکی زۆر هەڵەگرێت دەنگەدەی بۆچی لیستێکی کۆن هەڵەبژێری ئەمە شتی زۆر لە خۆگرێت بەڵام گرنگترین شت کە لای من گرینگە ئەگەر دەنگ بە لیستێکی کوردی بدەم ناتوانم دەنگ بە لیستە نوێیەکان بدەم لەبەرەوەی لێرە زۆر زەحمەتە بتوانن کورسێکی پەرلەمان بەدەست بێنن نامەوێت هیچ هیچ دەنگێک لە کەرکووک نەخەوتێت بۆ دووەمین هۆکار پێم وایە ئەو لیستە کۆنانە ئەزمموی زیاتریان هەیە ئەتوانن کاری زیاتر جێبەجێ بکەن و لە بەغدا عیلاقاتی زۆر باشتریان هەیە وەک لە چاو لیستە نوێیەکان باشی سلام فەرم وا بڕێین باشی ئەحواڵت تەندروستیت ئەم معریفەتت ئیشێکتان هەیە ئیشی چم هەیە ئیشی چم هەیە ئەوە کەرکووک چۆنە وەزعی کەرکووک ئێستا خدا ڕەحم کات باشە خدا ڕەحم کات مرتاحن کورد مرتاحن وڵی ئەگەر قەدری یەکتری بگرن و ڕاست من لەگە یەکتریا ئەگەر قەدی یەکتری نەگرن وەفان وەکتری نەبێنە وەڵا ئارد ناو دڕکم پێم بڵێ دەنگەدەی بۆ هەڵبژاردن یانە موادەکەم کاتی دەنگدان وەرگرتووە یانە موادەکە بێشتا مناغە شوم لێکە تەمەنە چەندە تەمەنە چەندە سلوسیە سلوسێ مام حاجی لە سلوسێ ناکەی بەخوا خۆتە خۆ بەڕاستی سلوسێ یارە عمرەکەم نوێ بووەتەوە بەڕاست دەنگەدەن یان نام بۆ هەڵبژاردن یەکسەر بەهۆی دەستم پێکن قسەم بۆم کە بزانم دەی ئێمە تا ئێرە هێنا نازانی موادەکەم شوم لێکە والی دەستشم لە کات وەختی تێپەڕی کرد نانە وەختی تێپەڕی نەکردو جوابم بەرەو بزانم دەنگ دەدەی یانە دەنگ ئیشەڵای خۆی لەسەر پێم بڵێ بزانم ئومێدت هەیە بە هەڵبژاردن بەڵێ چ ئامۆژگارێک تێ بۆ گەنجانەی یەکەم جارە دەنگ ئەدەن لە دیاریکردنی کەسێک ئەگەر منداڵە هەبێ و بیانەوێت دەنگ نەدەن چۆنە مناڵەکانم دەنگەدەن سوالێک تۆ بە تەمای قوتاربی چوار تەرەفت ئارپیجی گرتوێتی نەدیوە بۆ شایەتمانێک نایەنێ من بکەیتە سەر وەسێت هادەوە تەواو پێم بڵێ تۆمام حاجی ئامۆژگاری چییە بۆ گەنجە یەکەم جارە دەنگ دەدات من چی نەسیحەتێک یەکەیت من هیوادارم کولی نەتەوەیەک گوێت لێیە بەڵێگەم لێیە نەتەوەکەی خۆی بگرێ باشە جەزایر و بەحرێن و خەتەر و کوێت و ئیسرائیل بە حیزب بوون بە حکوومەتییان بە یەکگرتن بۆ تۆ گرنگەکە کورد و ئەوسەر یەکگرتنەکەتان نەتەوەیەکەتان خاکەکەتان دو چوار تەرەف دوشمنە نەتەوەکە چوار تەرەف دوشمنە ئەتوانی عشای لێ بکەن لەم قسەیە باشە ئەبێ خۆت دیفاعی خۆتکەی نەگەم مشتومڕ لەسەر ئەوە هەموو ڕۆژە ئەو بیانوێ بگرێ ئەو بیانوێ بگرێ ئەو بیانوێ بگرێ بەم بەزمە عێراقتان کرد بە وەرەسا ئەمە ماقول نییە ئەی بۆچی حتا باوکە مێنێت دەسەر خێزان بەخێوەکە دەسەر مناڵ بەخێوەکە کە باوگەنەمە هەمووی چنگ ئەکاتە یەکە بۆ کەرکووک باوکی ڕۆشتووە کەرکووک باوکی کورد یەگرتنە فکر و عەقڵ و تێبیریە یەگرتنە مام حاجی ئەگەر بربژێرێکی باشی تورکمان هەبێت یان عەرەب بەرنامەیەکی زۆر باشی بۆ کەرکووک هەبێت دەنگی پێدەی ئەگەر خوا ناز بێ و عەدالەت بێ ئەگەر تورکمان و عەرەبیش بێ ئاسایە بەلاتەوە تورکمان و عەرەب بێ بەڵێ لەوەیە تەوقیفەکەم بۆ زۆر مارانگەستە بووە ئەمەی ڕابردووە و ئەختیارە لەمە پێش مارانگەستە بووە بۆیە لەوەیە وەقفاکە ئەوەی عمرەکەی سەرف کرد تێپەڕی کرد زۆری مارانگەستە تۆ شەمان بیرکردنەوەت هەیە چۆنیان ئەگەر مڕەشەحێکی زۆر باشی عەرەب و تورکمان هەبێت بەرنامەیەکی باشی بۆ کەرکووک هەبێت دەنگی پێدەی ئۆکەی با بچینە لای ئەو برایشمان مادام باسی عەرەبی کرد پێت بڵێ مامۆستا کێ باوکی سوبحی
باوکی سوبحی؟ بەڵێ تۆنی باوکی سوبحی پرسیارێکم لێکردن ئێستا لە تۆشی دەکەم. بەڵێ ئەگەر بربژێرێک هەبێ بەرنمەیەکی باشی بۆ کەرکووک هەبێت و کوردیش بێت دەنگی پێ دەدەیت؟ دەنگی پێ دەدەم بەڵێ ئێمە لەگەڵ دادپەروەرین هەمومان براین تۆ بەشداری دەکەیت دەنگ دەدەیت؟ پشتیوان بەخوا بەشداری دەکەم ئەو کەسێ دەنگی پێ دەدەیت چۆن هەڵی دەبژێری؟ کەرکووک بۆ هەمووانە عەرەب تورکمان کورد هەموو براین ئەوەی لە تەنیشتت دانیشتووە گوتی دەنگ بە هیچ بەربژێرێکی عەرەب و تورکمان نادەم. نا نەخێر من دەنگ دەدەم تو هەمان بیرکردنەوەت هەیە؟ نانا ئێمە هەموو براین ئێمە هەمومان لەگەڵ دادپەروەری داین هەمیشە جەخەت لە عێراقی بوونی کەرکووک دەکەنەوە مەبەستان لەمە چییە؟ هەندێک لە عەرەب مەبەستان لەم شتە چییە؟ ئەو بیرکردنەوە نییە بەڵام تۆش هەمان بیرکردنەوەت هەیە یان نا؟ نا دەڵێم ئێمەش پشکمان هەیە لە کەرکووک لەبەرەوەیە دەڵێن هەمومان پشکمان هەیە و کەرکووک عێراقیە هەلی کار چۆنە لە کەرکووک بۆ گەنج؟ هەلی کارەکانی کەرکووک زۆرە و بە تایبەت لە دوای گۆڕینی حکوومەتی خۆجایی کەرکووکەوە دەست بەکاربوونی ئەنجومەنی پارێزگا و بە تایبەت ئەندامانی ئەنجومەنی پارێزگا زۆر هەوڵیاندا لە سەرم بابەتە چاوەکو بتوانن هەلی کاری زیاتر ڕاقسێنن هەر گەنجێک کە خۆی بەرەو پێش بێت نەک ئەوەی بۆ نمونە لە ماڵەوە دانشیت و بڵێ ئیش نییە. بابینەوە سەر هەڵبژاردن باس ئێوەت بۆ کردم لە نێو بازار کە تۆ بۆ گرنگکە بزانی ئەو کەسی دەنگی پێدەی چی بەڵێنێک دەدات چی بەڵێنێک بۆ تۆ گرنگە؟ لە لای من گرنگە ئەو کەسانی کە ئەچنە پەرلەمان داکۆکی کەری ڕاستی خەڵکی کەرکووک بە تایبەت نەتەوەی کورد ئەو شتێک کە من ئەمساڵ لە 4 ساڵی ڕابردوو تۆ لە 4 ساڵی ڕابردوو ینی چاودێری کاری پەرلەمانت ئەکرد؟ بە دڵنیایەوە لەبەروی من خۆم ئامادە ئەوە زیاتر بۆ ئامادەکاری بۆی بزانین دەنگ بەکێ دەی؟ هەموو ئەو کەسانی کە خۆیان هەڵەبژێرن پێشتر من سێرم کردوون فلترێکم دروست کردووە تاوەکو بۆ فلتەری من تێهەڵ بن بتوانم متمانی خۆمیان پێ ببەخشم. چ پەیامێکت هەیە بۆ پەرلەمانی عێراق و بۆ کەسێک کە دەنگی پێ دەدەیت؟ پەیامی من بۆ ئەوان پەیامی من بۆ ئەوانی کە ئەچنە پەرلەمان ئێمە لە کەرکووک کۆمەڵێک نەتەوە و چین و توێژ و ئاین تێکەڵ بووینە و هەمومان تەواوکەری یەکترین ناکرێت ئێمە وا بکەین کە دڵمان لە یەکتر بێشێت و نەتوانین پێکەوە بژین تکایە کەرکووک ئەو شارەیە کە پێویستە هەمومان هاودەست بین هاودەنگ بین هاوڕەنگ بین.